محەممەد فتاح یەکێک لە شێوەکارە دیارەکانە کە جگەلەوەی بۆ خۆی چەندین پێشانگای تایبەتی لە شار و شارۆچکەکانی کوردستان و لە دەرەوەی کوردستانیش کردوێتەوە هەمە ئاهەنگێکی تەواوی لەگەڵ هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان و شارەکانی تری عێراقیش هەیە و هەمیشە جگەل لە بەشداریکردنی لە پێشانگا شێوەکارەکان لە چەندین سمپۆزیۆم و چەندین چالاکی جۆرا و جۆری هونەریشدا بەشداری کردووە. لە ئێستادا لە شاری هەولێر پێشانگایەکی تایبەتی دەکاتەوە، پێشانگاکەی ناوی سێبەری ڕاوچیەکانە کە تیایدا چەند تابلۆیەکی نوێی نمایش کردووە. لە فێرگەی فێرمینگ لە هەولێر هونەرمەندی شێوەکار محەممەد فتاح 20مین پێشانگای هونەری خۆی کردەوە کە لە 34 تابلۆی هونەری پێک دێت. پێشانگاکە کە ناوی سێبەری ڕاوچیەکان بوو و تابلۆکانیش گزارشت بوون لە ژینگەی گیانداران و ڕاوکردنی گیانداران لەلایەن ڕاوچیانەوە. هونەرمەند محەممەد فتاح لە ساڵی 1970 یەکەمین پێشانگای خۆی کردوێتەوە. لەو کاتەشەوە لە زۆربەی پێشانگاکانیدا ژینگە و گیانداران و سروشتی کوردستان بەشێکی گەورەی تابلۆکانی پێک دەهێنن. بەڵێ لەم پێشانگایەدا کە 20مین پێشانگای تایبەتی خۆمە نزیکەی 35 کاری ئەکریلیک لەسەر گانفاس نمایش کراوە کە دوهەمین کاری خۆمە. هەروەها من ئەمێ لێرەوە سپاسی ئینستیتوتی گۆتە بکەم لەگەڵ فێرگەی فریمنگ و سیف گەلەری کە ئەوان بانگێشتیان کردین بۆ ئەوەی ئەمڕۆ لە هەولێری پایتەخت لە هەولێری خۆشەویست ئەم نمایشە بکەین. سێبەری ڕاوچەکان ناونیشانی سەرەکی کارەکانمە. قسە لەسەر ئەو دایالۆگا ئەەکەم کە لە نێوان ڕاوچی و لە نێوان ئەو باڵندە و ماسیانە هەیە کە ژینگە بەخشیوێتی بە و ماسی و باڵندانە، بەڵام ڕاوچی واز ناهێنێت. ڕاوچیە ئێمە ئەنواع تەرجەمەمان هەیە بۆی ئیشەڵا تابلۆکانە بین و خۆتانەتوان لە نزیکەوە سەیری بکەن و لی تێبگەن.